لەگەڵ دەستپێکردنی ئاڵۆزیەکانی ناوچەکە و بە تایبەتی گرژیەکانی نێوان ئێران و ئیسرائیل بەهای نەوت و زێڕ و دۆلار بە شێوەیەکی بەرچاو بەرز بووەوە. بە جۆرێک ئەمڕۆ بەهای نەوت بەرز بوویەوە بۆ 74 دۆلار و 80 سنت. هەرچی بەهای دۆلاریشە 100 دۆلار بەرز بوویەوە بۆ 153600 دینار. بەهای زێڕیش لە سەرئاستی جیهانی بەرزبوونەوەی بەرچاوی بەخۆیە بینیوە. سەربازباڵێکی سەرۆکی ئەنجومەنی زێڕەنگرانی قەزای ناوەندی سۆران بازاری کرمانجی ڕاگەیاند نرخی زێڕ لە بازاڕی سۆران بە بەراورد بە سەرەتای ئەم هەفتەیە نزیکەی 20,000 دینار ڕووی لە بەرزبوونەوە کردووە. هەروە نرخی یەک ئۆنسەش ئەمڕۆ بە 2665 دۆلاری ئەمریکی مامەڵەی پێوە دەکرێت. هەروەها ئەمڕۆ سەرجەم مسقالەکانی زێڕ و ئۆنسە لە سەنتەری قەزای ناوەندی سۆران بەم نرخانەی خوارەوە مامەڵەیان پێوە کراوە. نرخی یەک مسقال زێڕی ئایار 24 بە 669,000 دینار مامەڵەی پێوە دەکرێت. نرخی یەک مسقال ئایار زێڕی 22 بە 613,000 دینار مامەڵەی پێوە دەکرێت. هەروەها نرخی یەک مسقال ئایار 21 بە 585,000 دینار مامەڵەی پێوە دەکرێت. نرخی یەک مسقال زێڕی ئایار 18 بە 502,000 دینار مامەڵەی پێوە دەکرێت. بە پێی پێشبینیەکانی شارەزایانی ئابووری، ئەگەر گرژیەکانی ناوچە بەم شێوەیە ئێستا بەردەوام بێت یا تونتر بێت، ئەوە بەهای نەوت زێڕ دۆلار زیاتر بەرز دەبنەوە.